ئاسایی سەرما و شەختە هەرێمی کوردستانی گرتووەتەوە و شەپۆلێکی بەفربارنیش ناوچە شاخەویەکانی دەڤەری سۆران و هەریەکە لاچیەکانی کۆڕەک و هەندرێن و گۆرە ڕەز و زۆزک و حەسەن بەگی سپی پۆش کردووە. جێگەی سەرنج ئەمساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو وەرزی سەرما پێشکەوتووە و لە ساڵانێکی زۆرە لەم کاتەدا لە ناوچە شاخەویەکانی دەڤەرەکە بەفر نەباریوە. شەپۆڵێکی بەفربارین ناوچە شاخاویەکانی دەڤەری سۆرانی گرتەوە. شەپۆڵێکی بەفربارین ناوچە شاخاویەکانی دەڤەری سۆران هەریەکە لە چیاکانی کۆڕەک و هەندرێن و گۆرەڕەز و زۆزک و حەسەنبەجی سپی پۆش کردووە و بەو هۆیەشەوە پلەکانی گەرما دابەزیون. ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو وەرزی بەفربارین پێشکەوتووە و بۆ ماوەی ساڵانێکی زۆر دەبێت لەم کاتە بەفر نەباریوە لە ناوچە شاخاویەکانی ئەم دەڤەرە. هاوڵاتیانیش بە بەفربارینی ئەم کاتە دڵخۆشن و داواکارن لە خوای پەروەردگار کەوا ڕەحمەتی خۆی زۆریان بەسەردا ببارێنێت. لە وڵاتê Belçîka Serokê Herêma Kurdistanê Mesûd Barzanî û çend berpirsên pekekê civiyan û raygehandina